سپاس بۆیەوە هێرش و داگیرکاری ئەو جارەی دەوڵەتی تورکیا پێیناوەتە قۆناغێکی مەترسیەوە ڕاستە ئەمە درێژکراوەی هەوڵی داگیرکاری و کۆمەڵە ئۆپەراسیۆنی زۆری داگیرکاری دەوڵەتی تورکایە کە ساڵانێکی زۆرە لە بەرامبەر گەلەکەمان و لەباربردننی دەستکەوتەکانی گەلی کورد بە گشتی و باشووری کوردستان بە تایبەتی هێرش و داگیرکاری گرتۆتە بەر بەڵام ئێستا لە قۆناغێکی ئێجگار مەترسیدایە بۆ پێی ئامانجی دەوڵەتی تورک ئامانجێکی داگیرکاریە یعنی ئەم جارە دەیهەوێ بنکە و بارەگا سەربازیەکانی لە باشووری کوردستان زیاتر بکە بە تایبەت لەسەر ئەو شوێنە استراتیژیانەی کە دەبنە ڕایاڵێکی بەهێز لەنەو پارچەکانی کوردستاندا وە دەیهەوێ سنوورەکان بگرێ وە دەیهەوێ قەوارەی هەرێمی کوردستان بخاتە مەترسیەوە وە دەیهەوێ خەباتی گەلی ئێمە تێکۆشینی گەلی ئێمە بخاتە ژێر پرۆسیسی داگیرکاری و پرۆسیسی دوژمنکارانەی خۆیەوە بۆیە لە قۆناغی ئێستادا زۆر گرنگە گەلی ئێمە ورد لە مەترسیەکانی ئەوە تێبگا ڕاستە بەرخودانی ئێمە ڕاستە شکست پێهێنانی یەک لە دوایەکی ئۆپەراسیۆنی داگیرکاری لەلایەن گەریلا و ئیرادەی میلەتی ئێمە بە دڵنیاییشەوە دوجار سەرکەوتن هەر بۆ گەلی ئێمەیە بەڵام قۆناغی ئێستا ئەوە دەخوازێ گەلی ئێمە لە ئاستی خەڵکدا لە ئاستی دامەزراوە مەدەنیەکاندا لە ئاستی پارتی سیاسیدا تەنانەت لە ئاستی شەقامدا چین و توێژە جیاوازەکان درک بە مەترسیەکانی بکەین و هەوڵ بدەین ڕایەکی گشتی لە ناو خەڵکدا دروست بێت بۆ ئەوەی بەرەنگاریمان لە بەرامبەر هێرش و داگیرکاری دەوڵەتی تورک هەرتەنێ بەرەنگاری چەک نەبێ کە گەریلاکانی ئێمە وەکو قندیل لە بەرامبەر ئەم هێرشانە دەوەستن بگرە دەبێت ئەمە بێتە ناو خەباتێکی مەدەنی و دیبلۆماسیەوە دەبێت گەلی ئێمە لە ئاستی مەدەنیدا ڕای گشتی دروست بێ هەمومان پێکەوە دەنگمان لێ بێت نابۆ داگیرکاری بەڵێ بۆ بە گشتداچوونەوەی پلانگێڕی نەک دەوڵەتی تورکیا چونکەم پلانگێڕیا مەترسیەوە دەکرێت پلانگێڕێکی زیاتر لەوە گەورەتر بێ کە ئامانستەیدا نەک هەر داگیرکردن بگرە لە باربردننی هەموو شکۆیەکی گەلی ئێمە هەموو قەوارەیەکی گەلی ئێمە تەنانەت هەموو ئەو خەونانەی کە لە خەتە نیشتیمانی و نەتەوەیەکە خەڵکانی شۆڕژگێر و خەڵکانی کورد خەونی پێوە دەبینن بەداخەوە دەکرێنە ئامانجی دەوڵەتی تورکیا بۆیە ئێمە پێویستە لە ئاستی خەڵکدا بەرەنگاری ئەم پلانگەڕێبینەوە ئامانج لەم گزارشتانە دیارە دەوڵەتی تورک وێڕای ئۆپەراسیۆنەکانی هەوڵ لە تێکدانی ناوماڵی کورد دەکات و تەنانەت لە ساڵانی ڕابردوو دەیویست و هەوڵ دەدا بۆ ئەوەی کە تەنانەت درزی نێوان پارتە سیاسیەکان بگێنێتە شەڕی نێوان خۆیان کە خۆشبەختانە لە ماوەی ڕابردوو بە هەوڵ و تێکۆشانی کۆنگرەی بە تایبەت لە باشووری کوردستان و سەردانی پارتە سیاسیەکان توانرا ڕێگری لەم هەوڵەی داگیرکاری بەڵام ئەم هەمڵە بەردەوامە هەموو ئەو لێدوانانەی هەر کەسێک بیدا گزارش نییە لە ڕای ڕاستەقینەی شەقام و خەڵک ڕای ڕاستەقینەی شەقام و خەڵک بە خەڵکەوە دیارە و خەڵکی ئێمە ئیرادەی دەنگی ڕەنگی لە بەرامبەر داگیرکاریدا لە ساڵانی ڕابردوو لە ساڵانی ئایندەش دیارە نەخێرگەلی ئێمە لە سەرخەتە نیشتیمانی و نەتەوەیەکەیە و بەداخەوە بەشێک لە پارتی سیاسی لە ئاست هەڵوێستی سەردەمی خۆیان دانین کە قۆناغی ئێستا ئەوە دەخوازێ حکوومەتی ئێمە پەرلەمانی ئێمە پارتی سیاسی ئێمە ڕاستی هەڵوێستی ڕاشکاویان هەبێ ینی داگیرکاری دەوڵەتی تورک هێرشی دەوڵەتی تورک دژی پارتێکی سیاسی نییە پلانگێڕی دەوڵەتی تورک بۆ لەباربردننی کیانی کورد تەنێ بۆ پارتێکی سیاسی و ساڵێک ناگەڕێتەوە ئەمە استراتیژێتێکی داگیرکاری وردی دەوڵەتێکی دوشمنکاری پلەیەکی میلەتی ئێمەیە و میلەتی ئێمە درک بە مەترسیەکانی دەکات داخەکەم بەشێک لە پارتە سیاسیەکانمان لە ئاستی ئەم هەڵوێسەدانین کە من پێم وایە لە ئێستادا باشترین بژاردەیەک بۆ بەرەنگاربوونەوەی ئەم پلانگێڕی داگیرکاریە دووبارە لێک نزیکبوونەوەی خۆمانە لەسەر ئەو خەتە نیشتیمانی و نەتەوەیە ڕاستی دەبێت جیاوازیەکان وەلا بنین ڕاستی دەبێت دەوڵەتی ئێمە لە ئاست بڕیار و هەڵوێستی سەردەمی خۆی دابێ و پارتی سیاسی ئێمە بە هەمان شێوە و جیاوازیەکان وەلا بنین و خەتی نیشتیمانی و نەتەوەیی بکەینە ئامانج و ئەوەیە وامان لێ دەکات کە نەکەر ئەم پلانگێڕیەتێک بشکێنین بگرا کار لەسەر ئەو خەونە نیشتیمانی و نەتەوەیە بکەین کە گەلی ئێمە وەکو گەلێک لە هەموو دنیا خاوەنی ماف و خاوەنی کیان و خاوەنی دۆز و خاوەنی کێشەی ڕەوای خۆیەتی کە پێویستە هاوڵاتی هەموو دامەزراوەکان پارتی سیاسی حکوومەت لە ئاست ئەم هەڵوێستە نیشتیمانی و نەتەوەیەدا بن هەموو ئەو هەڵوێستانە ناڕاستە و خۆ دەبنەوە خزمەت بە بەشێک لە پرۆسیسی داگیرکاری بۆیە دەبێت لە قۆناغی مەترسیەکە تێبگەین دەوڵەتی تورک بەردەیان بنکە و بارەگای سەربازی
دەیان ساڵە لە باشووری کوردستان داناوە کەم لوتکەچیای ئەم شاخە هەیە بەداخەوە هەوڵ نەدرابێت سوپای تورک ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بۆ بەرژەوەندی پلانی داگیرکاری خۆی لە زۆنێکی دیاریکراودا بەکاری بێنێت و دەوڵەتی تورک پلانگیری داگیرکاری هەرتەنێ سەربازی نیە تەنانەت لە ڕووە فەرهەنگیەکەیەوە لە ڕووی کللتوریەوە لە ڕووی زمانەوە لە ڕووی پەروەردەوە ئیش لەسەر تێکشکانی میلەتی ئێمە دەکات بۆیە بژاردەی دروست لە ئێستادا بەرخودانە لە بەرامبەر ئەم پلانگیری داگیرکاریە ڕێک پێچەوانەکەی خزمەتە بم پرۆسیسی داگیرکاریە کە لە ئێستادا قۆناغەکە گەیشتۆتە قۆناغێکی مەترسیدار یعنی هێرشی ئەم جارەی دەوڵەتی تورکیا بۆ مەتی ناوزاب بە ئاشکرا لەلایەن وەزارەتی دەرەوەی بەرگری تورکیا ئاماژە بەوە دەدرێت کە دەیانهوێ بنکەی گەورەی سەربازی لەم شوێنە جێگیر بکەن و دەوڵەتی تورک کە جێگیریشی بکات نایهوێ بگەڕێتەوە یعنی دەوڵەتی تورک تەنانەت لەم میساقە میلیە بیر لە دووبارە فراوانکردنی عقلیەتی عوسمانی و دەوڵەتی عوسمانی کردوتە استراتیژی پلانی داگیرکاری خۆی بۆیە هاوڕێ نەکتەنێ لێرە نەکتەنێ لە ڕۆژئاوا تەنانەت لەگەڵ دەوڵەتی عراق لە سووریا لە لیبیا لە زۆنەکە بەگشتی نا ئەم پلانگیری داگیرکاریە بە تایبەت لەم 1-2 ساڵی ئاخیری کە نزیک دەبینەوە لە ڕێککەوتنامەی 100 ساڵەی لۆزاندا دەبێ میلەتی ئێمە تێبگات دەوڵەتی تورک ئامانجی داگیرکاری و لەباربردننی قەوارەی کوردیە و دەوڵەتی تورک کێشەی لەگەڵ کووردا و کێشەیەک نییە بە ناوی پارتێکی سیاسی کێشەیەکەیە بە ناوی میلەتێک کە ناوی میلەتی کووردا و بە ناوی بەرخودانێک کە بە ناوی بەرخودانی گەلی کووردا هەر بۆ ێشە من دەڵێم جگە لە بەرخودانە سەربازیەکە پێویستان بەرخودانە ئاراستەی مەدەنی و دیبلۆماسی لە ناو خەڵکدا بگرێتەوە بۆی خەڵک دەنگی لێبێ دەنگی خەڵک لە ئێستادا قۆناغی ئێستا ئەوە دەخوازێت کە ئێمە لێک نزیک بینەوە جیاوازیەکان وەلا بنین بە هەمومان ئامانجی تێکشکاندنی پلانگیری دوژمنان بکەینە ئامانج و ئەوە بژاردە ڕاستەکەیە بۆ سەرکەوتنی گەلی ئێمە باشترین بژاردەیەک لە ئێستادا کە ئیشی تێدا دەکرێتەوە هەوڵ دەدەین یا هیوای ئەوە دەخوازیین لە ئایندەیەکی نزیکدا بتوانین لە ئاست ئەو متمانەیەدا بین دەرخستنی ئەم پلانگیریە بۆ خەڵک ینی شیکردنەوەی مەترسیەکانی ئەم پلانگیریە بۆ خەڵک ینی دەوڵەتی تورک لە باشوور لەکوێیە و بۆچی هاتووە بۆ باشوور و چەند ساڵە لێرەیە و کە داگیری دەکا دێت شوێنێک داگیر دەکا بۆ داگیری دەکا مەسەلەن ئێمە کەیسی عەفرینمان هەیە لە عەفرینەوە بۆ سەرەکانی مەسەلەن تا دەگاتە ئەم ئۆپەراسیۆنانەی ئاخیری دەرکەوت بۆ میلەتی ئێمان مەمە دەرکەوت تەنانەت دار زەیتونەکان هەڵدەقەنن تەنانەت شوناسی مێژوو هەڵدەقەنن دەبێ ئەم مەترسیانە بۆ خەڵک ڕوون بکرێتەوە کاتێک مەترسی بۆ خەڵک ڕوون دەبێتەوە و گەلی ئێمە هەڵوێستی هەبووە تەنها ئەوەی لە ئێستا بۆ ئێمە گرنگە وەلانانی جیاوازیەکانمانە دەبێ خەباتە مەدەنیەکە هەموو جۆرە خەباتێک بگرێتەوە دەبێ هونەرمان بگرێتەوە دەبێ پەروەردەمان بگرێتەوە دەبێ گردبوونەوەی مەدەنیمان بگرێتەوە دەبێت چالاکی دیبلۆماسیمان بگرێتەوە دەبێ هەوڵ بدەین لە باشوور نەک هەر وەکو پارتی سیاسی وەکو خەڵک دەنگ بگەێنین بە میدیای جیهانی دەنگ بگەێنین بە ڕێکخراوە جیهانیەکان دەرخستنی مەترسیەکانی بۆ قونسوڵخانەکانی هەرێم تەنانەت بۆ بەغدا لە قۆناغی ئێستادا ئێمە زۆر گرنگمان بەوەیە تەنانەت لە باشووری عراق بیر لەوە بکەینەوە لۆبیەکی بەهێز بۆ دەرخستنی ئەم مەترسیانەی دەوڵەتی تورک دروست بکەین کە خۆشبەختانە خەریکە ئێستا دەنگی لێبێ چونکە بە پێی یاسای نێودەوڵەتی و هەرێمی کوردستان بە تایبەت کە بەشێکە لە عراقی فیدرال سەروەری ئەم هەرێمە بە پلەی یەکەم پێویستە دەوڵەتی عراقی هەڵوێستی ڕوونی هەبێ و ئێمە پێویستەمان بە جوڵاندنی ئەم شەقامەوەیە بۆیە ئەم خەباتە مەدەنی و دیبلۆماسی ڕاستی خەباتێکی فرەلایەنە و خەباتی تەنها شوێنێک نییە ڕاستی خەباتی هەڵوێستا و دەبێ هەمومان ورد چاودێری گۆڕانکاریەکان بکەین لەگەڵ سەرکەوتنمان بۆ شکست پێهێنانی ئۆپەراسیۆنەکان هەوڵی جددی ناو خەڵکمان فراوان بکەین بە هەموو ئەو ڕێباز و ڕێچکانەی کە بۆ بەڕێستم ئاماژە پێدا